ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان 26مین ساڵیادی دامەزراندنی خۆی کردەوە. سکرتێری ڕێکخراوەکەش ڕای دەگەێنێت ئامانجیان برەودانە بە هۆشیاری ئافرەتان و بەشداری پێکردنیان لە کایە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا. هەروەها جەختیش لەوە دەکاتەوە کە داکۆکی کار دەبن لەسەر بەدەزێنانی مافەکانی ئافرەتان لە ناو خێزان و کۆمەلگادا. پەیاممان ئەوەیە کە لە ڕاستیە پێویستە ئەمڕۆ سەردەمی ئەوەیە پێویستە ئافرەتان زیاتر خۆیان بەهێزکەن بۆ ئەوەی بتوانن ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبێت لە سەرجەم چاکسازیەکان، چاکسازی سیاسی و چاکسازی ئابووری و چاکسازی کۆمەڵایەتی. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هەوڵی ئەوەدایە ئافرەتانێکی بەهێز پەروەردە بکات بۆ ئەوەی لە دنیای ئەمڕۆدا ئافرەت هێزێک بێت، چەکێک بێت بۆ ڕووبەڕووبوونەوەی سەرجەم ئەو ناحەقی و ناعەدالەتی و ستەمەی کە بەرامبەر بە چین و توێژەکانی کۆمەڵگە دەکرێت. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەردەوامکاری لەسەر پێگەیاندن و بەشداری پێکردنی کارای ئافرەتان کردووە. بۆ ئەو مەبەستەش چەندان ئافرەتی پێگەیاندووە و لا پۆستە سیاسی و حکومی و پەرلەمانیەکاندا جێدەستیان دیارە. هاوکات کۆمەڵی ئیسلامیش توانیوێتی لە ڕێگەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەوە ئافرەتان بکاتە ئەندامی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و لە ناوخۆی حیزبەکەشدا لە ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و ناوەند و ئۆرگانەکانیدا ڕێژەیەکی بەرچاو لە ئافرەتان بەشداری پێکردووە. لەو بارانەی کە ڕێکخراوی خوشکان ئیشی لەسەر کردووە ئەوەیە بۆ توانوێتی کۆمەڵی ئافرەتی نوخبە پەروەردەکە کە بوونی هەبێ لە مەجالە سیاسیەکانە، لەوانە پەرلەمان، لەوانە مەکتەب سیاسیەکان کە توانیمانە ئافرەتمان هەبێ لە مەکتەب سیاسیە، توانیمانە ئەندامان هەبێ لە ئەنجومەنی پارێزگایە، لە ئەنجومەنی عێراقا بە هەمان شێوە. و یەکێتر لەو شتانەی خاڵانی کە ئیشمان لەسەر کردووە کاندیدی ئافرەتە بۆ هەموو ئەو هەڵبژارنانەی کە هەیەتە پێشەوە لە هەرێمی کوردستانە بۆی بتوانن بوێرانەشان بەشانی برایانیان دیفاع لە ماوە فەڕەوەکانی ئافرەتان بکەن. لە یادەکەدا وتاری ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی خوێنرایەوە و جەختی لەوە کردەوە کە پاڵپشتی ئافرەتان دەبن لە گەشەکردنی زیاتری توانەکانیاندا. هاوکات نوێنەری ڕێکخراوەکانی تایبەت بە بواری ئافرەتانیش لە یادەکەدا بەشدار بوون و ئاماژەیان بە هاوکاری و هەماهەنگی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کرد لەگەڵ ڕێکخراوەکانیاندا. پێویستە ئێمە هەموو ڕێکخراوەکان و خوشکانیش هەموو پێکەوە بتوانین کار و چالاکیەکانمان زیاتر چڕ بکەینەوە، زیاتر پەرە پێ بدەین، چونکە ژنان لە هەرکوێ بن ئێش و ئازارەکانمان یەکە و ژنانی پێشکەوتوو ئەتوان کۆمەلگایکی پێشکەوتوو بەرهەم بێنن. وەکو دوو ڕێکخراوی کە بەڕاستی ئایدیانمان لەیەکەوە لەوە چێ لە زۆرێ لە شتەکانان نزیکتر بێ و تەواوی ڕێکخراوەکانی تری ژنانیش کە بیر و بۆچوون و خەمی هاوبەش کۆی کردوینەتەوە بە هەموو دەخوازین توانەکانمان یەک بخەین بۆ ئەوەی خزمەتێکی تر بە کۆمەلگا بکەین، خۆشبەختی و خۆشگوزەرانی و ئارامی بۆ کۆمەلگا بگەڕێنینەوە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ساڵی 1992 لەلایەن پۆلێک لە خوشکانی ڕابوونی ئیسلامیەوە دامەزرا و لە سەرەتای دروستبوونیەوە چەند جارێک ناو و ناونیشانی خۆی گۆڕیوە، بەڵام لە ڕێگە ڕاستەکەی خۆی لای نەداوە و کە ئەویش هۆشیارکردنەوەی ئافرەتانە لە مافەکانیان لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام و مافە مەدەنی و یاساییەکانی ئافرەتاندا. لەو پێناوەشدا دەیان ئۆرگان و لوق و ناوەندی لە سەرتاسەری کوردستاندا کردووەتەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.